کاکە گیان بۆ کلۆرەی سی ولا ڕیسی باشایی بۆچی هەر بە شەستیەکە ڕێک ناچی بۆ چوارچێرا جادەیەکی ڕێک و پێک و قولەرەیسی دوور نییە؟ تۆ باسی چێکی کاکە من ئەچم بۆ قلۆرەی سی بۆچی بڕۆم بۆ چوارچێرا تۆ کاسبی ناکەی تۆقە چییە؟ بەرە وەڵڵا عەزیزە بەخۆ بنای بەچی تەکسی پێیە وە کەسابەتە وەڵڵا هەڵێم پرسیارەکەم ئاساییە بەلاتەوە گیان دەپرسیار زۆر تەبێ چونکە خۆ دەزانی بەلای کەسانی وەکو ئێمەوانێ هەندێ ئێستیفسارات شتێکی ڕۆتینی و تەبیعیە خەڵکانێکی وەکو ئێمەتر بەڵێ مەڵێ پێش من ئەو ئافرەتە دابەزی هەر بۆڵەیە هات و قڕەقڕی هات چی بوو مەسەلە؟ ئەوەی پێش تۆ بەڵێ زانی چیە کاکە تو شەرف ئەمە کەسبی ئێمەیەکەین بە چاوی تۆ بە سەری تۆ مەعامەلەی کردووە سەرم خستووە قسەمان کردو ئەمانەوە هاتوون گەیانومەتە شوێنی خۆی کەچی کە دابەزیوە سەیرەکەم بە ئوسلوبێکی زۆر ئێستێفزازی و ناشرین 2500 دیناری فڕەیە سەر کوشتەکەی دواوە لێ یا خۆی تووڕە کردو عەسەبی کردو ڕۆی ئاخر باشە تو شەرەفی تۆ هەر تۆ ئەمە ناوانی چی؟ وایە بەزەزانی چی کاکە ئەو تووڕەبوون و بۆڵە بۆ نیەوەی لێ نەهاو کە باسیەکەی بۆ نیەوەی لێ نەهاو؟ خەی بۆنی چی لێ یعنی بەجددی برادر قسەکە تۆزیە غمۆزیەتی تایە غمۆزیەتی یعنی ئەزانی چیە ئازیزم تۆ تەسەورە بۆ شتی خراپ نەچێت یعنی ئێمە بەم ڕۆژگارە تووشی ئەنواع طەبیعات و نەفسیە دەبین ئەمانە و بەجددی فواروازی لێ بێنە با هەر لە دڵی خۆما بێ بە چاوی تۆ ئەمە هەمووی خەتای حکومەتە بەساقە و خەتای خۆشمانی تایە ئارێکاتی ساخەتە خۆمانی گوتیە بە قوربان من کارەبا خەڵکم بڕیوە من ئاونایان بە خەڵک من مەعاشم کردووە بە نیوە تۆزێ ویژدانێ بێ براجیان کاکەگیان برا جوانەکەم ڕاست دەکەی لەمەیە ئەم قسەی تۆش ڕاستە بەس بەساقە بوو ئێمە خۆمان هەموو شتێکمان قبوڵە ئەمە خەتای خۆمان نییە ئێمە بە هەموو شتێک رازین بەساقە بم هەر بۆەوەش ئازاین بۆڵە بۆڵ و گلەیی بکەین ئەزانی ئێمە بۆچی باشین بەسەری کاکە بوو ئەوە باشینەها دەممان قفڵ بین و وسکتەی لێ بکەین نابێ کاکە هێواش کتی لێ هێواش ئێمە خوێرمان دەراتوە ژیان نەماوە گوزەران نەماوە خەڵک دەستەموو بووە ئاتخواش گەرێکم نایکتێ پێم نییە ئەی باشە یعنی تۆ نازانی جگەرە خواردن لە ناو سیارەیە قەدەغەیە نازانی بە شەرەف مستحقی هەموو شتێکی بزانە ڕۆح یاوکاری و تەبایی ماوە لەوە ناچێت چەقیشی پێ بێت نەخێر من جگەرە ناخۆم و جگەرەشم پێ نییە شکوت جگەرە نەخواردن شکوری بۆ چییە ئازیز یعنی بەجددی ئەم شکورە هەر لە خۆیەوانێ یعنی کەلیمەی شکور هێنێکی تایە شتێکی ڕەکێکی تایە یعنی بەجددی خۆمە دەمانچە هەڵگردن نییە بیکەی بەلاقێتەوانێ و عیب بێ ئەوە عیبە ئافرین وەڵڵاهی ڕازەکەی ئەم قسەیە و تەواو ئەشەو بیللا دەمانچە هەڵگرت و چەک هەڵگرتن عیبە ئەریکاکە بۆ خاتیخوا من تێ ناگەم یعنی ئەم دەسەڵاتە تاکەی یاسایە دانانێ ئەم چەکە داماڵێ لەم خەڵک هەرچی ئەبینی چەکی پێ هەرچی ئەبینی دەمانچەی پێ کاکەگیان ناوێری قسەیەکەی نییە هەڵە کێشێ ساقۆڵە قۆڕێ لەرە دەرەهێنێ بۆ تو تێ ئەگەی من تێ ناگەم یعنی تاکەی یعنی ئەم دەسەڵاتە ئاڕێ لەو خەڵکە نایەتەوە ئەم چەکەیان لێبسەنە کاکەم چەکە نایاساییە پێیان لەگەڵ بۆ چوونەکەی منایی ئەزیز بەڵێ وایە بە سەری تۆ بە چاوی تۆ بە یعنی مقدساتی تۆ یعنی خەڵکانێک هەیە ئەسڵەن ئەگەر ئەو چەکەیان پێ نەبێت و بەلاقەیانەوە نەبێت خۆیان بە پیاو نازانن یعنی فەخری پێوەکەن ئازیز یعنی بەجددی ئەوانە ئەکسەریتیشیان بندیوارن کورە کاکە گیانەزانی چی تۆ وەختی ئەو شتانەوە نەبێ بندیوارە
ڕاستە دەسەڵات من دیواری دروست کرد ئێمەش خۆمان ڕازی بووین ڕازی بووین بەم من دیوارە ڕازی نەبووین نایە دروستی نەکرد ئەمجا با یەکشتیشێ پێ بڵێم ئێستا بن دیوار بۆ من تۆش هەڵکەوێ بەسەری خۆم و بەسەری خۆ نییە یەک و دوی لێ ناکەین و خۆشمان تێ ناگرێ دڵگران مەبە لە قسەکەم هەستم کە تۆزێ تووشی تەشەنجێکی سەریع بوویت من پێم وابێ ئەگەر بەهاڵان نەچوو بێتم جەنابەت مەیلت هەیە بەلای هیچ لەم حیزبانەوە نەخێر کاکەگیان هیچ حیزبێنی ئیتفعال مەکە طبیعیە کاکە وڵی من تێ ناگەم مەسەلەی سا من ئەگەر عاتیفم بەرامبەر بە حیزبێتی هەیە زۆر زۆر بەبێ ترس و لەزوو بەڕاشکاوانە ئایدی ئەڵێم ئایدیەوە حیزبم بەڵام من ئەقڵم هەبێ جەنابە سەر بە نەخێر کاکە نەخێر وتم من حیزبینیم کاکە من حیزبی خۆمم حیزبی خۆتی چاو لێ بەسەری خۆم بە فەخر نەبێت بە فەخر نەبێت سەیدی زەلام کەم یەکسەر دەزانم چییە ئەها کاروانچی چۆن ئێستری خۆیان ناسیە من ڕێزی خۆت بگرێ کاکە نادا ئەستەغفیرڵڵە چۆنە عەزیزم ببوورە وەلەو تعبیرەکەی من لەوە ئەچێت تۆزێ هەڵەی تیا بوو بێژنا من حاشا من حضورك من لەوانە نیم مەسەلە تەشیر بە خەڵک کەم بڵێم جەنابن ئێستری یان شتێکی داوای لێبوردنەکەم بەڵام ئیتر ئاوایە خۆی ئەزانی چۆنە ئێستا تۆ ئەگەر سەر بە حیزبێکیش بی زۆر زۆر طەبیعیە کورە کاکە گیان تۆ زۆر هەڵەیت تۆ زۆر هەڵەی حیزبی چی شتی چی من ئەڵێم حیزبی نیم ئەم جاکاکە گیان تۆ عیلاقەت چییە بەسەر ئەم مۆزوعانەوە بابە تۆ چی داوە لەم هەموو سین و جیمە عیب ناکەیت تو سەری خۆت سەر بە چه حیزبێشیت کورە وەڵڵا من حیزبێنیم سەر بە هیچ حیزبێنیم بە قەبری باوکم بە قەبری باوکت من هیچ حیزبێگریم ئەرێ کاکە عیبە بۆ خاتی خوا تۆ عیب ناکەیت ئەرێ چی داوە لەم هەموو پرسیارە چی داوە لەم هەموو سیاسەتە ئەرێ کاکە من تێ ناگەم یعنی سیاست بوو بە چی سیاست بوو بە نان سیاست بوو بە ئاو بوو بە خۆرە و چووە گیانمان لە هەر کوێ هەر باسی سیاسەتە هەر باسی سیاسەتە ئەشتە هەر کوێ هەر سیاسەتە کاکە بۆ خاتی خوا تۆ نابێت تۆ عەقڵێ بێ تۆ بۆ ئەوە نەبێ معریفەتیت ئەرە کاکی ساق بۆچی معریفەتمان نییە من نەفەرم ئارەزووی خۆمە لە کوێ سوارە بم لە کوێ دانیشم ئارەزووی خۆمە باسی سیاسەت دەکەم باسی کەشوەواکەم باسی ڕابواردن و سیاحەت دەکەم ئەرێ تۆ پێ نەوتم بۆ سیاسەتی ئەم جارەی ئەمریکا دوای گۆڕانکاری سەرۆکەکان تۆپەکە کردتە قاچی کورتەوە یاخود دەچێتە حکوومەتی مەرکەزی بەسەری تۆ لە قاچی کەسیانە نابێت ئەزانی چی هەر لە قاچی ڕاهێنەرەکە بێت واز دە قسانە بێنە ئەم قسانە چێت وێتی کاکە ئەڵێم لەوە چێ قسەکان من بەدڵ نەبێ ئەڵێم خۆشە مەعاشی حیزب وەرگری و بۆ ڕێونی تەکسیەکی بێ ئاوی جێڕی ئەرێ کاکە تۆ عیب ناکەی ئەخ بۆ تۆ پێم بڵێ جا کاکە کە تۆ ئەوەنە داخلە دڵی بۆ ناچی یەخێ حکومەت بگری تۆ هاتووی یەخێ منەکە تۆ کاکە من چی بکەم من کابرایەکی کاسبم بابایەکی کاسبم چی ما بەسەرە خوشی تو خاوەری تۆوە یعنی من پسم یەکەی حکومەت بگرم ئەی تۆ بۆ نایگری ها باشە ئەم خەڵکە بۆچی قسەی حەقی پێ ناخۆشە کامەیە قسەی حەق ئەو قسانەی تۆ مرد و مرێ لە ئێوارەوە ئەی ڕێسیت و ئەی پێسی جملەیەکی مفیدی نەوتووە دەواز بێنە کاکە من جملەی مفیدم نەوتووە بەسەری تۆنا بەسەری خۆ بەقە ئەو ترامپە سیاسەتی نێودەوڵەتیە لە مێشکە بەزەڵی چی کێ گوێر لێگرێت وەڵڵاهی هەڵەی پێ بکەرم جا کاکە گیان کە تۆ ئەوەنە لە معریفەت و سیاسەت ئەزانی و ئەوەنە لە خۆڕازی بۆ ناچی ببی بە ئەندامی سەرکردایەتی یەکێ لەم حیزبانە سەری من بۆ یەژێنی بابەگیان من بابایەکی کاسبم من تااقەتی ئەم خشت و خاوەرەی تۆم نییە ئەوە بەڵێ ئامۆسە دابەزی باشە نەڕۆی ناڕۆ فەرموو چی دەبیگرێت کاکە ئەمە 2000 خۆی 3000ەکە ئەرێ کاکە جان 3 مانگە معاشی بندیوارمان بۆ ناتۆ بقوربان تۆش تووزە ویژدانەوێ ئەی سەیری ئەم پیاوە زمان درێژ و بەرزەکە
ئەو تو چی؟ هیچی جوتم خوا نەیبڕێ کاکە ڕۆحی گیان یارمەتیم بی لەو هنا ئۆفێکم بی تێب جگەرم لێ بڕاوە یەک پاکە دەکرێم لەگەڵ یەک چارەکە بۆتگا داوەجا بەجارە زۆر خۆشایدە بەدەم گۆرانیەوانێ ملکەلسوم یعنی بازر گۆرانێکی تر قومێلەی سەرگەرمەکەی خۆشە چی کاکە لەوی ئاگریان تۆ یەک دقە تۆ لەنێو ئەم سارا خۆیتەوە زۆر طبیعیە مهم وەیە تۆ مسەیتەر بیت ئاگات لە خۆت بێ ینی غەڵەت نەکەیت ینی سیاقەتەکەت کۆنتترۆل بێت کورە کاکە سیاقەتی شتی خۆ تۆ هەر ڕۆحی خۆت ئەوە هیچ ئێمالێ کردو ئەی نابێ حساب بۆ ڕۆحی خۆڵ کەشکێری گەڵ تا سەرکەوێ لە ناو ساری چای خۆی تۆ کاکە بۆسە کاکە بۆسە من دابەزم ئەوە پارەکەت بابە تۆ یەک دابەزە ئازیزم باشە با پێشکەمەوانێ آخر تۆ ڕۆحەشیری نەکەم ئەی نابێت تۆ پارەی نابێ بتگەێن ئێستا من دابەزم تۆ لە ناو سارا خۆی تۆ کاکە ئەمەکەی قسەیە ئەی بناکەی تۆ سیاقە دەکەی کاسبیەکە یانە خۆی تۆ لە ناو سارا ئەی نەوگەێنم کاکە نەمگەێنی بۆ چۆ مەگەێنی ها بۆ چۆ مەگەێنی بۆ سەر قەبران فەرموو ئازیزم فەرموو دابەزە نەوگەێنم باشە ئەم قڕامە چەنی داناوە 4000 باش بۆ